شەوە درێژەکانی پاییز وردە وردە تێپەر دەبن و نزیک دەبینەوە لە درێژترین شەوی ساڵ واتە شەوچلە یان خۆدیەڵدا. بە بۆنەی ئەم شەوە دەمان هەوێ لەبارەیدا قسە بکەین تا بزانین لە کوێ ڕاهاتووە. کەوایە گەردەتان هەوێ سەبارەت بە شەوچلە زیاتر بزانن تا کۆتایی لەگەڵمان بن. سڵاو کات باش هاوڕێم. ئەمن سمکۆ جەهانگیریم و ئێرەش ستودیۆی بڵینگۆیە. لەگەڵم بە بۆ بیستنی بابەتێکی تایبەتی دیکە لە بڵینگۆ. بەر لەوەی دەست پێ بکەین تکایە کاناڵەکەمان سابسکرایب بکە و زەنگوڵەکەش هەڵکە. شەوچلە درێژترین شەوی ساڵە کە لە خۆراوەبوونی دووە هەمین ڕۆژی پاییز واتە 30 سەرماوەز دەست پێ دەکرێت و لەگەڵ خۆرهەڵاتی یەکەم ڕۆژی زستان واتە یەکی بەفرامبار کۆتایی پێدێت. بە پێی ڕۆژمێری زاینیش شەوی 21 دێسەمبرە. با بزانین شەوچلە واتاکەی چییە؟ شەوچلە هەر شەوی یەڵدایە و چۆن ڕۆژی دواتری چلەی گەورەی زستان دەست پێ دەکات شەوچلەشی پێ دەڵێن. لە ساڵدا دوو چلە هەیە، چلەی هاوین لە پوشپەڕ و چلەی زستانیش کە لە بەفرامبارڕا دەست پێ دەکرێت. چلەکانیش دوو بەشن، یەک چلەی گەورە، دوو چلەی بچووک. چل ڕۆژی سەرەتایی پێی دەڵێن چلەی گەورە و 20 ڕۆژەکانی تریش چلەی بچووکیان ناوە. مێژووی شەوی یەڵدا. مێژووی ئەم شەوە بۆ زۆر زوو دەگەڕێتەوە، بەڵام پێشینەیەکی زۆر ڕوونی نییە. بەشێک لە مێژووناسان دەڵێن کە دەگەڕێتەوە بۆ 7000 ساڵ لەوە پێش. بەڕاستی کۆنا. بۆچی ئەم شەوە جەژن دەگری؟ جێراوەهایەکی جۆرە جۆر سەبارەت بەم بابەتە هەیە. جێراوە یەکەم ئەوەیە کە دەڵێ سەرکەوتنی ڕووناکی بەسەر تاریکیدا. لە ڕۆژگارانی قەدیم خەڵک لە ڕێگەی کشت و کاڵ و ئاژەڵداری ژیانی خۆیان بەڕێوە دەبرد و کەش و هەوا گرنگایەتێکی زۆری بەلایەنەوە هەبوو. خەڵک ئەزمون و زانیاریان پەیدا کرد بوو لە گۆڕانی شەو ڕۆژ تێدەگەیشتن. کاتێک مرۆڤەکان سەبارەت بە شتێک زانیاریان وەردەگرت پێیان خۆش بوو کە زیاتر لەباریدا بزانن و دوای دەکەوتن کە بۆچی و چۆن ئەم شتە ڕوودەدات. خەڵک کاریگەری هەتا و گەرمایان لەسەر ژیانیان دەدیت و پێیان وا بوو کە تیشک، ڕۆژ و خۆر هێمای وەدی هێنەر و چاکیە و لە بەرامبەریدا شەو و سەرما هێمای ئەهریمەن و خراپیە و لەسەر ئەو باوەڕە بوون کە شەو ڕۆژ هەموو کات پێکەوە خەریکی شەڕن. کاتێک کە ڕۆژ درێژ دەبن ئەو ڕووناکیە بەسەر تاریکیدا سەر دەکەوێ و کاتێکیش کورت دەبن تاریکی سەرکەوتووە. لەبەر ئەوە دوا هەمین شەوی پاییز کە درێژترین شەوی ساڵ بوو جەژنیان دەگرت، چونکە دوای ئەو ڕۆژەکان درێژ دەبوونەوە و ڕووناکی بەسەر تاریکیدا سەر دەکەوت. جێراوەی دووە، شەوی لەدایکبوونی میترا یا هەتا و دەستپێکی ئافراندن. ئاینی میترایزم لە پێش زەردەشتیدا باو بوو. ئەو ئاینە لەسەر بنەمای پەرستنی میترا یان مێهر دروست ببوو. شوێن کەوتوانیم ئاینە شەوی یەڵدایان بە شەوی لەدایکبوونی میترا دەزانی و پێیان وابوو کە لە شەوێکی درێژ و سارد ئیزەدی مێهر لە ئەشکەوتێکدا سەر هەڵدەدات و هەتاو پێشکەش دەکات. بە پێی جێراوەیەکی تر میترا بۆ ئەم جیهانە دەگەڕێتەوە و ڕۆژەکان درێژ دەکاتەوە و بەم شێوەیە خۆش سەر دەکەوێت. هێندێک لە لێکۆڵینەوەکانیش دەڵێن کە لەم شەوەدا پێغەمبەرێک لەدایک دەبێ و ئەم لەدایکبوونە لە ساڵی 51 پاشایەتی ئەشکانیدا کە هاوکاتە لەگەڵ ساڵی 196 زاینی ڕوویداوە. ئەم پێغەمبەرە شەوێک لە زەریادا لەدایک دەبێت و دوو دانە ماسی گەورە لە ئاو دەریدێنن. باباسی ڕێوڕسمەکانی شەوی یەڵدا بکەین. دابوو دەستوری ئەم شەوە لە ڕەوتی زەماندا گۆڕانکاریەکی وای بەسەر نەهاتووە. یەکەمینیان ئاگرە. جاران لە دەوری کورسیدا دەنیشتن، پێشتریش لە دەوری ئاگر کۆدەبوونەوە و لە ئێستادا کوورەکان لە ناو ماڵ کۆڕەکان گەرمدا دێنن. لە ڕابردوودا ئاگر هێمای خۆر بوو، بۆ ڕێزگرتن لە خۆر ئاگریان دەکردەوە. دووهەمیشیان جێرانەوەی چیرۆک و مەسەلەی پێشینیان لەم شەوەدا بوو. خەڵک چیرۆکەکانی ناوچەی خۆیان بۆ یەکتر دەجێڕایەوە. دڵڕفێنترین و خۆشترین بەشی ئەم شەوە خواردنەکانیەتی. سەفرەی شەوی یەڵدا میوەهایەکی تایبەت و ئاجیل و خواردەمەنیهایەکی جۆراوجۆری لەسرە. لە ڕابردوودا سفرەی میەزدیان ڕادەخست و میوەی تەڕ و وشک و ئاجیل و بەرسەمیان لەسەردادەنا. بەرسەم کەرەستەیەک بوو کە لە جایەکی تایبەت ساز دەبوو، بۆ دوعا و نزا کەڵکیان لێوەردەگرت. یەڵدا لە کوردستان. سەرەتا بە باسی ڕەگەزناسی وشەی یەڵدا بکەین. یەڵدا بە زمانی یونانی بە ناتالیس دەڤێکتوس دەناسرێ، بە مانای لەدایکبوونی مێهر، تێکنشکا و بێهاوتا. ڕۆمیەکان ئەم جەژنەیان بە جەژنی ساترنالیا واتە جەژنی خوای کەیوان ئەستێرەی زوحەڵ دەناسی. یەڵدا لە دەقە کۆنەکانی سووریانی بە مانای لەدایکبوون واتە لەدایکبوونی مێرە. لە زمانی کوردی ئەوڕۆییش هەڵدان هەر ئەم مانایی هەیە و هەڵدانەوە بە مانای زیندووبوونەوەی دووبارە و بڵیندی و بەرزیە. با سەرنجێک بخەینە سەر ئەم وشانەی هەڵدان، هەڵداشتن، هەڵدێر کە سەرجەمیان مانای بڵیندی و بەرزیان تێدا بەدی دەکرێت. ڕەنگە وشەی یەڵدا سەرەتا هەڵدا یا هەڵدان بوو بێت و دواتر پیتی هێ بۆ یێ گۆڕا بێت بە واتای ژیانەوەی دووبارە، ژیانەوەی مێر،
میترا، خۆر، چۆن لەمە بەدوا ڕۆژەکان بەرەو درێژی دەچن و شەوەکان لە کورتی دەدەن. سەبارەت بە یەڵدا باسایەکی زۆر هەیە، هەندێک بە جەژنی سەرکەوتنی ڕووناکی بەسەر تاریکی و هەندێکیش بە جەژنی ژیانەوەی سروشت. هەندێک کەسیش بە شەڕی خراپە و چاکە و زۆر کەسیش جەژنی شەوی یەڵدا بەلابردنی دەرد و بەڵا و ڕەواندنەوەی ناخۆشی ساڵ دەزانن. هەندێک کەس پێیان وایە کە ئەم جەژنە هی کوردان بووە بەهۆی ئاینی میترایی کە لە ناوچەی کوردستان سەری هەڵداوە و هەر لەم ناوچێژە بۆ یونان و هێند بڵاوبۆتەوە. هێماکانی وشەی یەڵدا سەرەکیترین هێمای وشەی یەڵدا کاتە و مەودا و دوور و درێژی شەو ڕەنگەواتایەکی دیکەی هەبێ. دەکوترێ ئەو شەوە درێژە هێمایەکە بۆ لەدایک بوون، بەڵام بۆ لەدایک بوون چونکە وەک باسی دەکرێت ژانی لەدایک بوون قورسترین ژانە و تەحمولکردنی هێن ئەستەمەکە لە باز نایە. لەدایکبوونی میترا کە هەم وەک ڕەگەز بەژن ناسراوە و هەم لەدایکبوون خۆی هێمایە بۆ سەرەتای ژیان و ژیانەوە باشترین بەڵگەیە بۆ ئەم سێمبولە. 2. شەو و تاریکی هێمایەکی تری ئەو شەون. بۆچی شەو و تاریکی؟ چونکە جێراوەکانی ئاینی میترایی پێمان دەڵێن کە میترا لە گاشەبەردێکی ئەشکەوتێکی تاریک و لەسەر گوڵی نیلوپەڕ لەدایک بووە، نەک لە ڕۆژی ڕووناکدا. 3. هەنار. هەنار هێمای چییە؟ هەنار میوەیەکی خۆماڵیە و لە چیاکانی کوردستان بەرهەمدێ و لە ڕواڵەتدا وەک زەوی خڕە و هێمایەکە لە زەوی و دەنکەکانی هێمایەکم بۆ شەو ڕۆژەکانی ساڵ. جیا لەوەش خواردنی هەنار دوو تایبەتمەندی سەرەکی هەیە کە لەگەڵ خاڵی یەکەم و دووهەم یەک دەگرێتەوە. یەکەمیان ئەوەیە کە خواردنی هەنار کات هەڵگیرە و کاتێکی زۆر دەگرێت تا هەنارێک دەخورێ و دووهەم لە کاتی خواردنی هەناردا دەست و پەنجە سوور دەبێت کە هێمایەکە بۆ خوێنی لەدایک بوون و خوێنی کوشتنەوەی ئەو کەڵک شێویە کە میترا کوشتوێتیەوە و خوێنەکەی بەسەر وڵاتدا پڕژاند تا ڕووناکی و ئاوەدانی بکەوێتە ئەو ناوچەیە. 4. شەوچەلە، شەوچلە یا شەوچەرە. هەروەک ئاماژەی پێکرا شەوچلە یەکەم شەوی چلەی گەورەیە و وشەی شەوچەلە واتە خواردنی میوە و بەروبوومی وشکراوی هاوینی لە شەوانی دوور و درێژی زستاندا. ڕەنگە هەر لەو وشەیە هات بێ. دەکوترێ لەم شەوەدا خەڵک لە دەوری پیر و پیاوچاکان تا شەویان ڕۆژ کردوێتەوە کۆبوونەوە و دانیشتون. بەپێی ئەوەی کە کورد جێرانەوەی بەیت و نەزیلە و حەقایەتخانی وەک کلتور لە کۆنەوە هەبووە، بە ئەگەری زۆر ئەو شەوەشیان هەر بە حەقایەتخانی تێپەڕ کردووە. بەڵام بۆچی بەیت و نەزیلە لێرەدا گرنگە؟ لەبەر ئەوەی کە کاتێک بەیتە کۆنەکان هەڵدەدەینەوە و سرنجیان دەدەینێ هەموو خاڵەکانی میترایسمیان تێدایە و بە ئەگەری زۆر ئەم ژێرانەوە هی سەردەمی میترایزم بوون. بەڵام بۆ چەند مەبەست بەم شێوەیە خۆیان دەرخست بە یەکەم بۆ مانەوەیان و ڕزگاربوونیان لە فەوتان، دووهەم بۆ گەیاندنی پەیامی خۆیان بۆ نەسڵەکانی دواتر، سێهەم بۆ حەشاردانی ئەو ڕاز و سڕانەی کە هەموو کەسێک لایەن تێنەگەیشتووە و چوارەم بۆ تێپەڕاندنی کات لە دەوری یەکتر و کامڵکردنی لایەنی کۆمەڵایەتی دینەکە. لە بیرمان نەچێ ئیزەدیەکان کە پاشماوەی ڕاستەقینەی میتراییەکانن ماوەیەک بەر لە شەوی یەڵدا بە ڕۆژوو دەبن و لە بەرەبەرەی شەوی یەڵدادا جەژنی ساڵ واتە جەژنی ئێزی دەگرن کە هەموو هێماکانی جەژنی میترایی تێدا بەدی دەکرێت. لە ئاینی یارسانیشدا کە سەرچاوەی بۆ مێرپەرستی و ئاینی زەردەشتی دەگەڕێتەوە، لە شەوی چلەی کوردی خواردنێکی تایبەت بە ناوی کشکەک دروست دەکەن و مێژووی ئەو خواردنەش لەو چیرۆکە کۆنا سەرچاوەی گرتووە کە بە شەوی گاهویل یا شەوی گاسوور ناسراوە. لە سەردەمی کۆندا پیاوێکی بە ساڵاتچوی زانا لە نزیک گوندی وەرمانگ و کوڵەزەردی نزیک داڵاهۆ هەبوو. لە دوڕۆژی چلەی بچووکی زستانی کوردی ئاسمان ساماڵ و هەتاو بوو، خەڵک لە سەربانی ماڵەکانیان خۆیان لەبەر خۆر گەرم دەکردەوە. بەڵام پیرە پیاوەکە هاواری کرد ئەم شۆ بەفرێکی سەخت دەبارێ و ئەگەر وریانە بین هەمومان لەژێر بەفردا دەمرین. خەڵکی گوندەکە بۆ قسە گاڵتەیان هات و ئاماژیان بە ساماڵی ئاسمان و گەرمی خۆر دەکرد. پیرە پیاوەکە کوڕەکانی کۆ کردەوە پێیوتن تەنیا گایەکمان هەیە، بچەند سەری ببڕن و ئامادەی بکەم بۆ ئەوەی لەو چەند شەوەدا کە لەژێر بەفر دەمێنینەوە نەمرین. کوڕەکان بە قسێ باوکیان دەکەن و تەنیا گایەکیان کە گاهویلیان پێدەگوت دەیکوژنەوە. ئەو شەوە بەفرێکی زۆر قورس دەبارێ و منداڵەکانی پیرە پیاوەکە لە گۆشتی گاهویل کەشکەکێکی بەتام و گەرم دروست دەکەن و هەر جارە کەبانی ماڵەکانیان لە بەفر خاوێن دەکەنەوە بە پەلە خۆیان دەگەێننەوە ناو ماڵ و لە کەشکەکی گاهویل دەخۆن و بەو جۆرە لە مردن ڕزگاریان دەبێت. لەو ساتەوە تا ئێستا دروستکردنی کەشکەک لە ناو یارسانەکان لە شەوی یەڵدا بووە بە نەریت. ڕازاندنەوەی خوانەکان بە هەنار یەکێکی ترە لە نەریتەکانی ئەو شەوە لای یارسانەکان، چونکە پێیان وایە هەناریش دەکرێتە قوربانی و ڕۆڵی باوە یادگار واتە قوربانی بوون دەجێڕێ، واتە هەنار زاتی باوە یادگاری لە خۆیدا هەڵگرتووە. لە شەوی یەڵدادا هەر ناوچەیەک و هەر پێکاتەیەک شێوازی خواردنیان جیاوازە. شەوێک پێش شەوی چلە بازاڕەکان قەرەباڵغ دەبن و بازاڕی میوە گەرم دەبێ و نرخەکان بەرز دەبنەوە. ئەو شەوە لە ناوچەی موکریان
کەس و کار لە دەوری یەکتر کۆ دەبنەوە و لەسەر خوانەکانیانە هەنجیر، هەرمێوشکە، مێوژ، شووتی و هەنار و زۆر شتی کەدا دەنێن. لە سنەژ لە کۆتایی هاویندا کاڵەکێک هەڵدەگرن کە پێی دەڵێن کاڵەکە ترشە کە دەخرێتە ناو سرکەوە و لەو شەوەدا لەگەڵ یاپراخی باینجان دەیخۆن. ڕەنگە خۆشیش بێ. یەکێکی تر لە تایبەتمەندەکانی شەوچلە ئەوەیە کە بۆتە جێگای سەرنج و ئیلهامی شاعیر و هونەرمەندان کە بە چەندین شێوازی جۆراوجۆر لەسەریان نووسیوە. بە شێوەیە کە شاعیری گەورەی کورد نالی لەبارەیەوە دەڵێت شەوی یەلدا و یەیاو دەیجوورە ئەم شەو کە دیدەم دوور لە تۆ بێنوورە ئەم شەو. بە هیوای شەوچلەیەکی زۆر خۆش و تایبەت بۆ ئێوە بینەران و بیرسەرانی بڵینگۆ. ماندوو نەبی هاوڕێن، سپاس کە تا کۆتا لەگەڵم بووی و هیوادارم چێژی تەواوت لێ وەرگرت بێت. ئەگەر یەکەم جارە کاناڵی ئێمە دەبینی تکایە سابسکرایبمان بکە و زەنگوڵەکە شەڵکە. ئەگەریش هاوڕێی کۆنی تکایە لایکمان بکە و بۆمان بنووسە سەبارەت بەچی پۆستت بۆ ئامادە بکەین.